چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. ئەم وەرگێڕانە پێشکەشە بە گیانی باوکم ئەو پیاوەی لە پێناو حەقبێژیدا تاڵاوی زۆری چەشت. دڵی پڕ لە میهرەبانی دایکم، هاوژینی خۆشەویستم خات و سەحەر حسەینی، نێوەکەی تری وجودم مامۆستا عەبدولی برام. پێشەکی نووسەر. مەسنەوی و مەعنەوی مەولانا بێشک گەورەترین دانراوی عیرفانی فارسیە و لە سەدەی حەوتەمەوە تا هەنووکە بووەتە جێ مشتومەڕی ئەدیبان و عاریفانی ئێرانی و غەیری ئێرانی و شۆرەتی ئەم بەرهەمە ساڵانێکە لە بازنەی کەسانی پسپۆرت چووەتە دەرێ و خوێنەرانی ئاسایش ڕوویان لە خوێندنەوەی کردووە. ڕەهەندە جیاوازەکانی ئەم بەرهەمە بوونەتە هۆی ئەوەی کە هەر کەسێک خۆی تێدا ببینێتەوە، بەڵام لەم نێوانەدا هەندێک کێشە و گرفت ڕوو لە خوێنەرانی ناشارەزا دەکەن و دەبنە کۆسپ و لەمپەر بۆیان. شێوازی چیرۆخوانی مەولانا کە دەتوانین بڵێن لەژێر کاریگەری چیرۆخوانی هندیدایە تەوەری چیرۆکەکە جێدەهێڵێت و بە گێڕانەوە و تێڵکێشکردنی چەند چیرۆکێکی جۆرا و جۆر لە ناو یەکتردا لە زەمینەیەکدا چەندین چیرۆک دەخاتە ڕوو کە بە شێوەیەکی گریمانەیی پەیوەستن پێکەوە. هەندێک جار تەوەری سەرەکی جێدەهێڵێت و دوای ماوەیەکی زۆر چیرۆکێکی تر تەوەرە سەرەکیەکەمانەوە بیر دەهێنێتەوە و مەولانا جارێکی دیکە دەگەڕێتەوە سەری. ڕەنگە جێهێشتنی تەوەری سەرەکی و بازدانی یەک لە دوای یەک لە چیرۆکێکەوە بۆ یەکێکی دیکە چەشنی چیرۆکەکانی کەلیلە و دمنا کێشە لە دەرک و تێگەیشتنی چیرۆکەکەدا دروست نەکات. وەلێ سەرەڕایە و بازدانانە ئەگەر لەم نێوانەدا ڕەچاوی ئامۆژگاریە جۆرا و جۆرەکانی مەولانا بکەین بە دڵنیاییەوە گرفت و لەمپەر لە تێگەیشتنی چیرۆکەکەدا دروست دەکەن. مەسنەوی مەولانا پێچەوانەی گشت شاکارەکانی ئەدەبیاتی عیرفانی کتێبێکە بە شێوازێکی تایبەتی باو دەستی پێ نەکردووە. لەم ڕۆوەوە چەشنی بەرهەمەکانی سەنایی، عەتار، سەعدی و ئەوانی دیکە بە باسی یەکتاپەرستی و وەسف و سەنای زاتی حەق دەست پێ ناکات. بەش نییە و پۆلێن نەکراوە. بیر و زەینی سەمەرە و بێقەراری مەولانا دەستنیشانی ئەوە دەکات کە هەر ساتێک ڕێڕەوی چیرۆکەکە دەبێت چۆن بێ و بە چا ڕاستەیەکدا بڕوات. هەر چیرۆکێک دەرچەیەکە بۆ چیرۆکی دواتر و ئیدی بەم شێوەیە چیرۆکەکان یەک لە دوای یەک دێن. ئەم شێواز و ڕێبازەش بووە هۆی ئەوەی کۆهۆنینەوە و هەڵبەستنی ئەم بەرهەمە کاتێکی دوور و درێژی بوێ و دوازاریش بە نەخۆشکەوتن و مردنی مەولانا بەنیوە سڵی مایەوە. گەر خوێنەرێک سەرکاری لەگەڵ عیرفاندا نەبێت و ئاشنا نەبێ پێی یان دەست و پەنجەی لەگەڵ ئاماژە و کینایە و ئەدەبیاتەکاندا نەرم نەکرد بێت بە دڵنیاییەوە لە هەمبەر مەسنەوی مەولانادا دۆش دادەمێنێ. لەم ڕووەوە وا پێویست دەکات ئەم بەرهەمە بە شێوەی دیکە پۆلێن بکرێت و ڕێک بخرێ بۆ ئەوەی ئەو جۆرە خوێنەرانەش سوودی لێوەربگرن. لە ئێستادا فێرکاری و خوێندن وای لێ هاتووە کە قوتابیەکان زۆربەی کاتەکانیان بۆ وانە تایبەتیەکانیان تەرخان دەکەن و وەکو جاران ئەدەبیاتی فارسی پانتاییەکی بەرچاو لە دەرسەکانیاندا پێک ناهێنێت. تەنانەت خودی قوتابیانی کۆلێژی ئەدەبیاتی فارسیش سەرباری چەندین ساڵ خوێندن لەو بەشەدا و تەواوکردنی کەچی هیچ بەرهەمێکی ئەدەبی بە شێوەیەکی ڕێک و پێک و کامل لە خشتەی وانەکانیاندا نییە. مەگەرەوەی خۆیان خولیایەوەیان لەسەردا بوو بێت لە دەرەوەی پرۆگرامی خوێندن بە دوواداچوونیان کرد بێت و خوێند بێتانەوە. هەموو ئەوانە بوونە هۆی ئەوەی کە ئێمە بچینە سۆراغی مەسنەوی و پۆلێنکردن و ڕێخستنی بە شێوەیەکی دیکە تا خوێنەری سادە و تەنانەت زۆرێکیش لە قوتابیانی ئەدەبیاتی فارسی کەڵکی لێوەربگرن. بەم تەرزا ئێمە دەقی چیرۆکەکانمان بە تەواوەتی هێناوە و تەوەرە سەرەکیەکەشمان وە خۆی پاراستووە. لەم پۆلێنکردنەدا ئیتر گێڕانەوەی چیرۆک لە ناو چیرۆکدا نەجێی دەبووەوە و نەواتایەکیشی دەدا بەدەستەوە. بۆیە چیرۆکەکان سەر بەخۆیانەوە بە شێوەیەکی جیا لە یەکتری دێن. ئیدی لەم ڕۆوەوە کتێبی چیرۆکەکانی مەسنەوی بوو بە کتێبێکی کورتە چیرۆک. لە پۆلێنکردن و ڕێخستنی ئەم کتێبەدا پشتمان بە ساختکردنەوەی پرۆفیسۆر نیکلسۆنی ئینگلیزی بەستووە. لە کۆتایی هەر چیرۆکێکدا لێکدانەوەیەکی کورت و پوخت سەبارەت بە دیدگای مەولانا و مەبەستی ئەو لە گێڕانەوەی چیرۆکەکەدا هاتووە بۆ ئەوەی خوێنەر لەوە تێبگات کە بۆچی مەولانا وەها چیرۆکێکی لە مەسنەویدا باس کردووە. لەم لێکدانەوانەدا بە زۆری سوودم لە کتێبێکی بە نرخی مامۆستای کۆچ کردووم دکتۆر عەبدولحسێنی زەڕینکوب وەرگرتووە.
بە ناوی زەریا لە گۆزەیەکدا کە کتێبێکی جیاوازە و ڕەنگە کتێبێکی بە نرخ و ناوازەش بێت لە لێکدانەوەی چیرۆکەکانی مەسنەوی مەولانادا. زۆر سوودم لەو کتێبە وەرگرتو ئەگەر بمویستایە ئاماژەی پێ بکەم دەبووایە لە کۆتایی هەر چیرۆکێکدا بموتایە بگەڕێنەوە بۆ کتێبی زەریا لە گۆزەیەکدا. ئیدی من بۆ خۆپاراستن لە دووبارە بوونەوە خۆم لێ بواردوو لەم پێشەکیەدا خۆم بە قەرزارباری کتێبەکە دەزانم. هەروەها لە هەمبەرەوە بەرچاوڕوونی و سوودانەی لەوانەکانی دکتۆر زەڕینکوب و کتێبەکەیەوە وەرمگرتن ئەم کتێبە پێشکەش دەکەم بە گیانی ئەو مامۆستا پایە بەرزە و یاد و بیرەوەری بەرز دەنرخێت. محەممەد قاسمزادە. دەفتەری یەکەم. پادشا و کەنیزەک. زمانی زوو پادشایەک هەبوو کە هەم پیاوی دین و هەم فەرمانڕەوای مەملەکەتیش بوو. پادشا هەر بەو جۆرەی دابی پادشایان بوو بەردەوام دەچووە ڕاو و شکار. ڕۆژێکیان لەگەڵ دەرباریەکانیدا چوو بووە ڕاو. لە ڕێگە چاوی کەوت بە کەنیزەکێکی ئێجگار جوان و هەر بەو نیگایە شێت و شەیدای بوو. پادشاوەها دێوانێ و کەنیزەکە ببوو کە هەر لەوێ بە پارەیەکی زۆر کەنیزەکی لە ئەربابەکەی کڕیەوە و لەگەڵ خۆیدا هێنایەوە بۆ کۆشک. پادشا و کەنیزەک بوونە یار و هاودەمی یەکتر و ماوەیەک بەخۆشی بەسەریان برد. وەلێ زۆر درێژەی نەکێشا کەنیزەک نەخۆش کەوت و پاشا کە بە بەدەستهێنانی وەهاژنێکی شۆخ و شەنگ شاگەشکە ببوو زۆر غەمگین بوو. بۆ دەرمانکردنی کەنیزەک حەکیمە لێزانەکانی لە سەرانسەری مەملەکەت بانکێشتی دەربار کرد و پێی وتن ئەگەر بڵێ مەم کەنیزەکە گیانی منە هێشتا هیچم نەوتووە. ئەم کەنیزەکە گیانی منە، بوونی ئەو دەرمانی گیان و ڕەوانی دەردەداری منە کەواتە بۆ دەرمانکردنی چاکی لێ بکەم بەلادا و هەر کەسێ دەرمانی بکات زێڕ و مرواریەکی بێشوماری پێدەبەخشم. حەکیمان وەختێ قسەکانی پادشایان ژنەفت وتیان هەموو توانەمان دەخەینە کار و بە تەکبیر و ڕاوێژ لەگەڵ یەکتر بێشک دەرمانی دەکەین. چارەسەرکردنی بۆ ئێمە شتێکی قورس نییە. هەر یەک لە ئێمە لە کاری خۆیدا بە خۆی مەسیحێکە و دەتوانێ مردوو زیندوو بکاتەوە. حەکیمان مەغرور بوون بە دانایی خۆیان و خودایان لەبیر کرد. خوداش بێدەسەڵاتی و کۆڵەواریانی پێنیشاندان و هەر دەوا و دەرمانێکیان بەکارهێنا دەرەنجامێکی تری دەبوو. کەنیزەک نەک هەر چاک نەبووەوە بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ وەکو تاڵە مویەک باریک و لاغر دەبوو ئەشکەنجەی پتری دەکێشا. پادشا کە زەجرکێشانی کەنیزەکی دەبینی بەردەوام دەگریا. دەیبینی دەرمانەکان نەک شیفای کیژەکە نادەن بەڵکو کارکردی پێچەوانەش دەبەخشن. دوجار پادشا لە حەکیمەکان ناومێت بوو. بەڕێیکردن و بە پێخواسی ڕووی کردە مزگەوت و لە میحرابی مزگەوتەکەدا سوژدەی برد و لە دەرگانەی خواوەندا دەستی کرد بە گریان. ئەوەندە گریا تا لە هۆش چوو. ماوەیەک بە بێهۆشی لە میحرابەکەدا کەوت بوو. کاتێ هۆشی هاتەوە زمانی گەڕا و سوپاس و ستایشی پەروەردەگاری کرد و وتی ئەی پەروەردەگاری بەخشندا کە کەمترین بەخششت پادشایەتی جیهانە. من چۆن دەتوانم نیازی خۆمت بۆ بخەمەڕ؟ تۆ کە خەبەرداری لە دەرونی هەمووان، تۆ هەمیشە پشتیوانمانی، وا جارێکی دیکەش هەڵەمان کرد و لە ڕێی ڕاست لاماندا. تۆ خۆت ڕێنموییمان بکە و ڕێگەی ڕاستمان نیشان بدە. پادشا لە قۆڵایی گیان و دڵەوە دەیناڵاند و دوعای دەکرد. هێندە گریا کە بڕستی لێبڕا و خەوی لێکەوت. لە خەوندابینی پیرێکی مرشید بەرەولای دێت و پێی وت ئەی پادشا نوخشەت لێبێت کە خواوەند دوعاکەی گیرا کردی و دەگەیت بە ئارەزوەکەت. سبەی نییە کەسێکی لە ناز دێتە دەربار بۆلات بزانە لەلایەن خواوەندەوە دێت. ئەو حەکیمێکی بەتوانایە پیرێکی ئەمین و ڕاستگۆیە کەواتە متمانەی پێ بکە. ئەو دەرمانی گشت دەردێک دەزانێ و
لە کاری ئەودا هێز و دەسەڵاتی خوددا ببینە. پادشا دڵی خۆش بوو، گەڕایەوە بۆ کۆشک. شەو تا بەیانی خەو نەچوە چاوی و چاوەڕێی کرد. دەمە و بەیانی هەڵسا و چوو بۆ سەربانی کۆشکەکەی لە چاوەڕوانی ئەو غەریبە مەزنەدا ڕاوەستا. پاش ماوەیەک پیرێک لە بولێڵی بەیانیدا دەرکەوت. پیرێکی نورانی بوو. پادشا دەیبینی لە سێبەردا وەکو هەتاو دەدرەوشێتەوە، وەکو مانگی شەوی چواردە خۆیا دەبوو. بە جۆرێک بوو دەدوت خەون و خەیاڵێکە و شێوەی حەقیقەت دەگرێتە خۆی. کاتێ نزیکتر بۆوە پادشا بینی پیر هەمان ئەو کەسەیە لە خەونی دابینی بووی. بۆیە بەبێ گوێدانە مەقامی خۆی، بەبێ دەرگاوان و پاسەوان بە پڕتاو چوو بە پیریەوە. پادشا کاتێک گەیشت بەو پیرە لە خۆشیدا لە پێستی خۆیدا جێی نەدەبەوە. هەردووکیان وەک دوو ناسیاوی دێرین و دوو هاوڕێی گیانی بەگیانی کە دەدوت ساڵەهای ساڵە دۆستی یەک بوونە ڕووبەڕووی یەکتر وەستان. اینجا پادشا چوو بەرەولای و هەردوو دەستی گوشی و لە ئامێزی گرت و دواتر دەستەکانی ماچ کرد و وتی: ئەی پیاوی خوددا، من بە ئارامگری داوای گەنجینەیەکم لە خواوەند کرد. ئەو گەنجینەیە تۆیت، مەعشوقی حەقیقی من تۆی، نەوەک ئەو کەنیزەکە نەخۆشە. بەڵام کاروبارەکان هەمیشە بەهۆی هۆ و هۆکارێکی دیکەوە ڕوودەدەن. ئەم کەنیزەکەش لەم نێوانەدا هۆیەک بووە من بگەیەنێت بە تۆ. اینجا پادشا دەستی پیرەی غەریبی گرت و بە ڕێزێکی زۆرەوە بردی بۆ کۆشک. دوای بەرچایی و ڕەوینەوەی ماندوویەتی ڕێ، پادشا دەستی کابرای غەریبی گرت و بردی بۆ حەرەمسەرای خۆی و بە سەرهاتی کەنیزەکە نەخۆشەکەی بۆ باس کرد و لە بەرامبەر نەخۆشەکەدا دای نیشان. حەکیمی پیر تەماشای نیشانەکانی نەخۆشی کیژەکەی کرد و بە وردی پشکنینە پێویستەکانی ئەنجامدا. پاشان تێگەیشت کە حەکیمەکان چه هەڵەیەکی گەورەیان کردووە و ئەوان بۆ چارەسەرکردنی ناکیچیان لەدەست نەهاتووە بگرە دەردەدارتریشیان کردووە. لەوە تێگەی ئەوان حەکیمی نەخۆشیە جەستەیەکان و لە بەرامبەر نەخۆشیە ڕۆحی و دەرونیەکاندا نابینان. ئەوان بێ ئاگابوون لە گیان و دەرونی کچەکە. جەستەیان تیمار کردووە و بەوەش هیچ شیفایەکی بۆ نەهاتووە. چونکە دەردی کەنیزەک دەردی جەستەیی نییە، بەڵکو پەرێشانی گیان و دەروونە و نیشانەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ئەو عاشق بووە. کەنیزەک گیرۆدەی دەردێکی وەها بووە، ئاوەس پەی پێنابات و شینی ئەو شینی دڵە. لەشی ئەو نەک هیچ ناساغیەکی نییە، بەڵکو زۆریش تەندروستە و حەکیمانی بە ئاگا دەتوانن لەوە تێبگەن دەردی ئەو دەردی دڵە. حەکیم نەخۆشی کیژەکەی دۆزیەوە. عاشقی دیارە لە زاری دڵ، نییە هیچ دەردێ وەک دەردی دڵ. عاشقی دیارە لە زاری دڵ، نییە هیچ دەردێ وەک دەردی دڵ. دەردی عاشق جیاوازە لە تەک دەردەکانی دیکەدا. عیشق ئاوێنەی ئەسراری خوددایە. عەقڵ شەرحی عیشقی پێ ناکرێ. شەرحی عیشق و عاشقی تەنیا خواوەند دەیزانێ. حەکیمی پیر بە پادشای وت: ماڵەکە چۆل بکەن، هەمووان بستنە دەرێ، تەنانەت خودی پادشاش. من دەمەوێ شتەی لێ لەم کیژۆڵەیە بپرسم. هەمووان چوونە دەر، مایەوە حەکیم و کەنیزەک. حەکیم هێدی هێدی لە کیژۆڵەکەی پرسی: شاری تۆ لەکوێیە؟ خزم و خوێشانت کێن؟ حەکیم لێدانی دڵی کچەی گرتبوو دەیپرسی و کچە وەڵامی دەدایەوە. پرسیاری شار و خەڵکی جیاوازی کرد. لە گەورە پیاوانی شارەکانی پرسی، لێدانی دڵی ئارام بوو. تا گەیشتە شاری سەمەرقەند. لە پڕێکدا لێدانی دڵی کچە کەوتە پەلەپەل و دەم و چاوی سوور هەڵگەڕا. حەکیم پرسیاری گەڕەک و کۆڵانەکانی شاری سەمەرقەندی کرد. ناوی کۆڵانی غاتفەر لێدانی دڵی خێراتر کرد. حەکیم تێگەیی کیژۆڵەکە هۆگریەکی تایبەتی بۆ ئەو کۆڵانە هەیە. پرسی و پرسی هەتا گەیشتە ناوی لاوێکی زەڕەنگەر لەو کۆڵانەدا. ڕەنگی کچە زەرد هەڵگەڕا.
زانی عاشقی کابرای زەڕەنگەرە و جیابوونەوەی لەو وەها گرێکی لە گیانیدا زۆش داوە. حەکیمی پیر پێی وت دەردەکەتم دۆزیەوە، بە زوویی دەرمانت دەکەم، ئەم نهێنیە بە کەس نەڵێیت، تەنانەت بە پادشاش. نهێنی وەک تۆم وایە، ئەگەر لە دڵدا بیپارێزی وەک تۆم لە خاکداشین دەبێت و دەبێتە گژ و گیا، دەبێتە درەخت. حەکیم هەڵساچوو بۆ لای پادشا و باسی دەردی کچەی بۆ کرد و وتی چارەی دەردی کچە ئەوەیە لاوە زەڕەنگەرەکە لە سەمەرقەندەوە بهێنیت بۆ ئێرە و بە زیار و پارە فریوی بدەیت تا بەبوونی ئەو دەرمانی کچە مەیسەر ببێت. پادشا دوو کەسی ژیر و کارزانی نرد بە شوێن زەڕەنگەردا. ئەو دوانە زەڕەنگەرەکەیان دۆزیەوە و ستایشیان کرد و وتیان ناوبانگ و وەستایی تۆ لەگەر شوێنێ بڵاو بۆتەوە. شاهەنشای ئێمە تۆی بۆ زەڕەنگەری و خەزێنەداری هەڵبژاردووە. ئەم دیاری و زێڕانەی بۆ ناردووی و بانکێشتی کردووی بێیت بۆ دەربار. لەوێ زۆرتر لەمانە دەبینی. زەڕەنگەری لاو فریوی ماڵ و زێڕی خوارد و شار و ماڵباتەکەی جێهێشت و بە دڵخۆشیەوە کەوتە ڕێ. ئەو نەیدەزانی کە پادشا دەیەوێ بیکوژێ. سواری ئەسپێکی تیژڕەوی عەرەبی بوو بەرەو دەربار وەڕێکەوت. دیاریەکان خوێن بایی ئەو بوون. بە درێژایی ڕێگا بیری لە ماڵ و زێڕ دەکردەوە. کاتێک گەیشتە دەربار حەکیمی پیر بە گەرمی پێشوازی لێکرد و بردی بۆ لای پادشا. پادشاش بە خێراتنی کرد و خەزیێنەی زێڕەکانی پێسپارد و کردی بە سەرپەرشتیاری خەزێنە. زەڕەنگەریش پترشێت و شەیدا بوو فریوی خوارد. حەکیمی پیر بە پادشای وت ئەی پادشا ئێستا دەبێت کەنیزەکەکە بدەی بەم لاوە تا نەخۆشیەکەی چاک ببێتەوە. بە فەرمانی پادشا کەنیزەک لەگەڵ لاوە زەڕەنگەرەکە زەماوەندی کرد و 6 مانگیان بە کەیف و سەفا بەسەر برد تا حاڵی کچە بە تەواوەتی چاک بووە. پادشا بینی وا کەنیزەک بۆتەوە هەمانە و کەسەی کاتی خۆی بەو جوانی و شۆخ و شەنگیەوە دەستی کەوت بوو. حەکیمی پیر زانی دیکاتیەوە هاتووە ئەو کارە ئەنجام بدات کە لە پادشا و کەنیزەکی شارد بووە. دەرمانێکی چێ کرد و دای بە زەڕەنگەر. گەنجۆ ڕۆژ بە ڕۆژ لاواز دەبوو. دوای مانگە دەردەدار و ناشرین بوو، ڕەنگ و ڕووی زەرد هەڵگەڕا. جوانی و ڕۆخۆشیەکەی لە ناوچوو وردە وردە عیشقی لە دڵی کسەدا سارد بووە. زەڕەنگەری لاو بە دوو چاوی خوێنینەوە دەگریا. جوانیەکەی دوژمنی گیانی بوو وەک تاوز کە پەڕە جوانەکانی دوژمنی ئەون. زەڕەنگەر ناڵاندی وتی من وەکو ئەو مامزەم کە ڕاوچی بۆ میسک خوێنی دەڕێژێ. من وەکو ئەو ڕێویە وام کە لەبەر پێستە جوانەکەی دەیکوژن. من ئەو فیلم کە لەبەر ئێسکی عاجە جوانەکانی خوێنی دەڕێژن. ئەی پادشا تۆ منت کوشت بەڵام بزانە ئەم جیهانە وەکو کێوەهایە و کارەکانمان وەکو دەنگ تێیدا دەنگ دەدەنەوە و دەنگی کردەوەکانمان دووبارە دەگەڕێتەوە بۆ لامان. بەڵێ عیشقی ئەو عیشقی ڕوخسار بوو. عیشقی مردووان فانیە. عیشقی زیندوو عیشقی یەکێ کە قەت تامی مردن نەچێژێ باقیە. عیشقی مەعشوقی حەقیقی جاویدانە. هەر ساتێ چاو و گیان تەڕ و پاراوتر دەکاتەوە وەکو خونچە. عیشقی حەقیقی هەڵبژێرە کە هەمیشە جاویدان و نەمرە. گیانت دەژێنێتەوە. عیشقی زاتێ هەڵبژێرە کە سەرجەم پەیامبەران و مەزنان بەهۆی عیشقی ئەوەوە شکۆمەندی و مەزنێتیان دەستکەوت. مەڵێ ئێمە ڕێمان نییە بەرەو دەرکەی حەقیقەت. لای چاکان و دڵاوایانی مەزن هیچ شتێ دژوار و سەخت نییە. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە بە سەرهاتی دابڕانی ڕوحە لە عالەمی گیان. ڕۆح بۆ گەڕانەوە بۆ جیهانەی لێی دوورکەوتوتەوە. پێویستە هەموو ئەو شتانە بکاتە قوربانی کە لە نێوان خۆی و ئەو جیهانەدا بوونەتە بەربەست و لەمپەر. ڕۆح تا ئەو کاتەی کە نەتوانێت بەسەرەوە بەربەست و لەمپەرانەدا زاڵ ببێت و سەر بکەوێ بە سەریاندا، ناتوانێت بگەڕێتەوە بۆ ئەو جیهانە مەعنەوی و باڵایە. تەنیا ڕێگایەکیشی هەیە، ئەویش وێرانکردنی سەرجەم بربەستەکان و دەست بەرداربوونی یەکجارەکیە لە هەر شتێ خۆشەویستی دنیای تێدا بێت. لەم نێوانەدا
کەنیزەک ڕەمزی ڕۆح، زەڕەنگەر ڕەمزی جەستە و پادشاش ڕەمزی عالەمی گیانە.